پرسی سەرۆکایەتی هەرێم و کاراکردنەوەی ئەو دامەزراوەیە کە ئێستا پارتی و گۆڕان لە هەموو لایەنە سیاسیەکان زیاتر بۆی پەرۆشن و هەوڵی کاراکردنەوەی دەدەن، بەڵام پێی ناچێت هێندە ئاسان بێت و بەبێ ڕێککەوتن و تەوافوقی سیاسی ئەو پرۆسەیە جێبەجێ بکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان کە چەندین ساڵە لەگەڵ ئەوەیە سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێردرێت، ئێستا یەکێتی دەڵێت دەبێت لایەنە سیاسیەکان ڕێککەوتن و سازان لەسەر ئەو پرسە بکەن، چونکە سەرۆکایەتی هەرێم ڕەهەندی نیشتیمانی و دەستوری هەیە. لە ڕاستیە مەسەلەی کاراکردنەوە و هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم لەگەڵ ئێمە وەکو فراکسیۆن باس نەکراوە و بە هیچ شێوەیەکیش مەکتەبی سیاسی یان سەرکردایەتی یەکێتی ئێمەی بۆ بابەتێکی یان بۆ ئاراستەیەکی دیاریکرا و ڕانەسپاردووە و نەبووە بابەتی گفتوگۆ لە لای ئێمە تاوەکو بڵێم ئێمە چۆنمان دەوێت. بەڵام ئەوە دەزانم ئەم یاسایە ڕەهەندێکی نیشتیمانی هەیە، ڕەهەندێکی دەستوری هەیە و گرنگە کە هێزە سیاسیەکان لەسەری قسەیان هەبێ، ڕێکەوتنیان هەبێ، سازانیان هەبێ. بەشێکی زۆر لەلایەنە سیاسیە کوردستانیەکان وەکو یەکێتی لەگەڵ ئەوەن سەرۆکی هەرێم لە پەرلەمانی کوردستانەوە هەڵبژێردرێت و دەسەڵاتەکانی دیار بن. کۆمەڵی ئیسلامی کوردستانش دەڵێت پرۆژەی خۆمان هەیە بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و تا ئێستاش بۆ ئەو پرسە ڕێکەوتنمان لەگەڵ هیچ لایەنێک نییە. ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵ خۆمان پرۆژێکی سەر بە خۆمان هەیە و پابندیشین بۆ کە لە ڕابردووە ئەوتومانە دەبێت سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان پەرلەمانی بێ و بەو جۆرەش ئەمە دێتە دی کە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم هاوتا دابەش بکرێ بەسەر دەسەڵاتەکانی ترا لەگەڵ هیچ لایەنێک تا ئێستا نەپارتی دیموکرات نەلایەنەکانی تر ڕێکەوتنمان نییە لەو بارەوە پرۆژەی خۆمانمان هەیە و ئەم پرسە لە پاش پشوەکانی نۆرۆز ئێمە پرۆژەی خۆمان پێشکەشەکەین. لە 29 تشرینی یەکەمی ساڵی 2017 بە یاسا پەرلەمانی کوردستان دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی بەسەر دامەزراوە دەستوریەکانی هەرێم دابش کرد. ئێستاش دوای هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەشێک لە لایەنە سیاسیەکان دایانەوێت لە ماوەیەکی کەمدا سەرۆکایەتی هەرێم کارە بکەنەوە. بەڵام تا ئێستا لایەنەکان لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم ڕێک نەکەوتون. بەڵام ئەوە یەکلا بۆتەوە کە سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵدەبژێردرێت. ئەم مشتومڕەی لە کوردستان دێتە ئاراوە دەبێت لەسەر ئەسڵی مەسەلەکە بێت کە ئایا کوردستان دەبێتە خاوەن سیستەمی حکومڕانی پەرلەمانی یان سیستەمی سەرۆکایەتی. چونکە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان بەس نییە بۆ ئەوەی سیستەمی حکومڕانی لە کوردستان لە سەرۆکایەتیەوە ببێتە پەرلەمانی، چونکە خاڵی جیاکەرەوەی ئەو دوو سیستەمە دابەشکردنی دەسەڵاتەکان و چاودێریکردن و لێپرسینەوەیە نەک چۆنێتی هەڵبژاردننی. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.